ڕێز و سڵاوبەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی سێشەممە. سەرەتاش بە سەردیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکردنی سێ لاوی کوردی خەڵکی مەهاباد، خراپی دۆخی تەندروستی فاروق مەحموودی پاش دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم، گیان لە دەستدانی هاوڵاتیکی خەڵکی شاری سەردەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی ئەستی محەممەدی و ناڕەزایەتی قوتابیانی ئیلام دژ بە تاقیکردنەوەی حزوری. دەست بە سەرکرانی سێ لاوی کوردی خەڵکی مەهاباد لە ڕۆژانی ڕابردوودا لە درێژەی شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، سێ لاوی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بە پەیزانیەرەکان سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 4 جۆزەردانی 1405 هەتاوی، هێزە ئەمنیەکان بە هێرش بۆ سەر ماڵی سێ لاوی خەڵکی گوندی بە فرەوان سەر بە ناوچەی شاماتی شارستانی مەهاباد بە ناوەکانی مەنسوور عەباسی، ئەحەد و واحید خەیری بە بێ نیشاندانی بڕیاری دادوەری دەست بەسەریان کردوون. بە گوێرەی هەواڵی گەیشتووە ئەحەد و واحید خەیری برای یەکن و هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و هۆکاری دەست بەستەرکردنیان بڵاو نەکراوەتەوە. خراپەی دۆخی تەندروستی فاروق مەحموودی پاش دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم. بە پێڕاپۆرتەکان پاش تێپەڕبوونی 4 ڕۆژ لە تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە بازاڕی سنووری شێخ سێڵە، هێشتا دۆخی تەندروستی فاروق مەحموودی هاوڵاتی کوردی خەڵکی سەلاسی باوەجانی ناجێگیرە و لە نەخۆشخانەی جوانڕۆ چاودێری پزیشکی وەردەگرێت. بە پەیزانیەرەکان فاروق مەحموودی ڕۆژی پێنجشەممە سیوێکی گوڵانی 1405 هەتاوی لە بازاڕی سنووری شێخ سێڵە بە دەستڕێژی گولەی هێزە نظامیەکانی ڕژیم و بەبێ هۆکارێکی ڕوون بە سەختی بریندار بووە. بە وتەی سەرچاوەگادارەکان ناوبراو بەهۆی بەرکەوتنی فیشەکی جەنگی تووشی برینێکی قورس بوو و تاوەکو ئێستاش لە نەخۆشخانەی جوانڕۆ ڕاگیراوە و چەندین جار نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە. شایانی باسا کە بازاڕی سنووری شێخ سێڵە کە لە پارێزگای کرماشان و نزیک سنووری هەرێمی کوردستان هەڵکەوتووە، یەکێکە لە گرنگترین بازاڕە سنووریەکانی ناوچەکە و زۆربەی دانیشتوانەی ناوچەکە بە کرێکاری و کۆڵبەری پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان دابین دەکەن. گیان لە دەستدانی هاوڵاتیکی خەڵکی شاری سەردەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم. بە پێی راپۆرتی گەیشتوو قازی کاوانی هاوڵاتی خەڵکی گوندی دۆڵەتووی شارستانی سەردەشت پاش چەند ڕۆژ لە برینداربوونی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیم گیانی لەدەستدا. ناوبراو چەند شەوێک پێشتر لە سنووری جاسووسانی سەردەشت بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەک و لە مەودایەکی نزیکەوە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. بە گوێرەی هەواڵی گەیشتوو قازی کاوانی پاش گواستنەوە بە نەخۆشخانەی خومێنی مەهاباد لە بەشی چاودێری تایبەت ڕاگیرا بوو، بەڵام بەهۆی قورسی برینەکان ئێوارەی ڕۆژی یەکشەممە 2 جۆزەردانی 1405 هەتاوی گیانی لەدەستدا. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی ئەستی محەممەدی. بە پێی دوایین زانیاریەکان پاش تێپەڕبوونی 2 هەفتە لە دەست بە سەرکرانی ئەستی محەممەدی هاوڵاتی 67 ساڵە و خەڵکی شاری بۆکان، هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووس و شوێنی ڕاگررتنی ناوبراو لەبەردەستدا نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێوارەی ڕۆژی دووشەممە 21 گوڵانی 1405 هەتاوی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بەلانی کەم 15 ئۆتۆمبیلی تایبەت ماڵی ناوبراویان گەمارۆداوە و بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر کراوە. شایانی باسە کە سەرڕای بە دووەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەر دەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەش کراوە. ناڕزایەتی قوتابیانی ئیلام دژ بە تاقیکردنەوەی حزوری. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە قوتابیانی پارێزگای ئیلام دژ بە بەڕێوەچوونی حزوری تاقیکردنەوەکانی قوتابخانەکان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بە پەیوەندی کە بەدەستمان گەیشتووە قوتابیانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی ئامۆزش و پەروەرشی پارێزگای ئیلام ئاماژەیان بەوە کردووە کە تاوەکو ئێستا خوێندن بە شێوەیەکی ئۆنلاین بەڕێوەچووە و پێویستە تاقیکردنەوەکانی قوتابخانەکان وەکو شارەکانی تاران و ئیسفەهان بە شێوەیەکی ئۆنلاین بێت. لە درێژەی ناڕزایەتیەکاندا ناڕازیان ژەختیان لەسەرەوە کردێتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان درێژە بە کۆبوونەوەکانیان دەدەن و تەنانەت هەوڵی پەرەپێدان بە ناڕزایەتیەکانیش دەدەن.
درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی ڕابردوو بۆ جارێکی دیکە بنکە و بارەگاکانی پارتی ئازادی کوردستان لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی و میلیشیایەکانیەوە با چەندین درۆنی انتحاری و موشکی مامناوەند بە ئامانجگیرە. بە پێراپرتی گەیشتوو لە ئەنجامی ئەو هێرشانەدا لانی کەم نەوە ئەندامی ئەم حیزبە بە سەختی بریندار بوون و هەروەها زیانێکی زۆری مادی بەر شوێنی نیشتەجێبوونی بنەماڵی پێشمەرگەکانی ئەو حیزبە کەوتووە. شانی باسە کە تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی برینداران زانیاریەکی ورد لە بەردەستدانیە. بەردەوامی وتوبێژی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی قەتەر. ڕۆژی ڕابردوو ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بە پشتبەسن بە بەرپرسێکی ناسراو ڕایگەیاندووە کە محەممەد باقر قالیباف و عەباس عێراقچی بۆ گفتوگۆ سەبارەت بە ئەگەری ڕێکەوتنێکی نوێ لە نێوان تاران و واشنتۆن سەردانی قەتەریان کردووە. بە پێڕاپۆرتەکە قالیباف لە چوارچێوەی دیدار لەگەڵ بەرپرسانی قەتەر گفتوگۆی لەسەر کۆتایی هێنان بە ئاڵۆزیەکانی ناوچەکە و دانوستانە پەیوەندیدارەکان کردووە. هەروەها عەبدول ناسر هیممەتی سەرۆکی بانکی ناوەندی ئێرانیش لەو سەفەرەدا بەشدار بووە. بە گوێرەی زانیاری بڵاوکراوەکان گفتوگۆکان زیاتر سەبارەت بە کردنەوەی گەروی هورمز و هەروەها بەنامەی ئەتۆمی ئێران بوون. بەڵام هێشتا ڕاگەاندنێکی فەرمی سەبارەت بە پێشکەوتنەکانی وتوێژەکان بڵاو نەکراوەتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکانی ناوچەکە و هێرشی هێزە دەریایەکانی ئەمریکا بۆ سەر سوپای پاسداران. بە پێڕاپۆرتەکان چوارەندامی سوپای پاسداران پاش هێرش بۆ سەر بەلەمە خێراکانی ئەو هێزە لە نزیک دوورگەی لارک کوژراون. بە پێی دوایین هەواڵەکان میدیای نزیک لە سوپای پاسداران ڕایگەیاندووە کە دوو بەلەمی سوپای پاسداران لە کاتی ئەنجامدانی ئەرکی دەریایی لە کەنداوی فارس بوونەتە ئامانجی هێرشی هێزەکانی ئەمریکا و بۆ هۆیەوە چوارەندامی ئەو هێزە کوژراون. لە هەمان کادا راپۆرتێک بڵاوکراوەتەوە کە ئاماژە بە ڕاستەکردنی موشکی دژە کەشتی لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە دژ بە کەشتیە جەنگەکانی ئەمریکا دەکات. بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی وردەکاری زیاتر سەبارەت بەو ڕووداوانە بڵاو نەکراوەتەوە. پارەسەندنی ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی ئیسرائیل لە لوبنان. بە پێی راپۆرتی میدیایەکانی لوبنان پاش بەرزبوونەوەی ئەگەری پارەسەندنی هێرشەکانی ئیسرائیل ژمارەیەک لە دانیشتوانی ناوچەی زاحیەی باشووری بەیروت شوێنی نیشتەجێبوونی خۆیان بەجێهێشتووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕۆژی ڕابردوو پاش هەڕەشەکانی ئیسرائیل بۆ دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنێکی نوێ کە بەشێک لە بەیروتی لوبنان دەگرێتەوە خەڵکی ئەو شارە بەهۆی هەڕەشەکانەوە بە تەواوی شوێنی نیشتەجێبوونی خۆیان بەجێهێشتووە. شایانی باسە کە ئیسرائیل پلانی دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنێکی نوێی پەسەند کردووە کە بەشێکی ئەو پلانە بریتیە لە ئەنجامدانی هێرش لە ناوچەکانی بەیروت. ئەگەری دەستپێکردنی شەپۆلێکی نوێی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین. ڕۆژی ڕابردوو سیرگەی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە کە مۆسکۆ بڕیاری دەستپێکردنی شەپۆلێکی نوێی هێرشەکان بۆ سەر ئامانجە سەربازیەکانی ئۆکراین لە کیف داوە. بە پێی راپۆرتەکان وەزارەتی دەرەوەی رووسیا ئاماژەی بەوە داوە کە ئەو هێرشانە وەک وەڵامێک دژ بە هێرشەکانی ئۆکراین بۆ سەر ناوچە جیاوازەکانی رووسیایە. بە گوێرەی زانیاری بڵاوکراوەکانیش هۆشداریەکانی پێشووی رووسیا بۆ دیپلۆماتە بیانیەکان بۆ جێهێشتنی کیف نیگەرانیەکی سەبارەت بە پەرەسەندنی هێرشەکان بۆ سەر پایتەختی ئۆکراینیا بەرزتر کردوێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە کیف لە ڕۆژانی ڕابردوودا بۆتە ئامانجی یەکێک لە قورسەرین هێرشە موشکی و درۆنیەکانی رووسیا. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن کاتی ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.